سکای نیوز لە بەغدایە. ئەمڕۆ لە بەردەم کۆشکی کۆماری داین کە سەرۆکۆمەری عێراقی لێدەشی. ئەمڕۆ دیدارێکمان هەیە کە باس لە کاروباری ناوخۆیی و دەرەکی دەکەین لە ڕووی ئەمنی و هەڵبژاردن و سەردانی پاپا. پەیوەندیەکانیان لەگەڵ ئێران و ئەمریکا قسە لەسەر زۆر بابەتی تریش دەکەین. الانتخابات والعلاقات الخارجية مع الولايات المتحدة، إيران والعمق العربي. بەڕێز فەخامەتی سەرۆکۆمار سڵاوت لێبێ. سوپاست دەکەین بۆ ئەم دەرفەتە کە دوای ئەوەی ساڵ و نیوێک زیاتر قسەت بۆ هیچ میدیایە نەکردووە ئەم دەرفەتت بە سکای نیوز داوە. ئەم دیدارەمان دوای ئەوە دێت کە پاپا سەردانی عێراقی کردو با سەردانێکی مێژووی ناوبرا. من دەبینی کاتێک لەگەڵ پاپا دیدارت هەبوو زۆر دڵخۆش و دەم بەخەندە بوویت. پاپا سەردانی بەڕێ سیستانی کرد و قسەی بۆ میدیاکان کرد. پاپا چی پێوتن لا هاتن و ڕۆشنەوەیدا؟ كان مهم أن يرى رجل الله. ماذا قال لك في هيك الكلمات البسيطة اللي بتصير إن كانت في الدخول أو في الوداع؟ لراستيا ئەوە سەردانێکی مێژووی بوو، سەردانێکی دڵخۆشکەر بوو بۆ تەواوی عێراقیەکان. مسلمانەکان دڵخۆش بوون بە سەردانەکەی، هەروەک چۆن مەسیحیەکان و پێگاتەکانی دیکەش دڵخۆش بوون. ئێرە نیشتیمانی شارستانیەت و پێشکەوتنە. عێراق خاکی پێکەوەژیانی هەموو ئاینەکانە، هەمووان لێرەن و پێکەوە دەژین. ئەو هاتبوو بە وڵاتێک کە سەرباری ئەوەی ساڵەهای ساڵە نوقمی جەنگ و وێرانکاری و ململانەکان بووە کە چی هێشتا لێبوردەیی تێیدا ماوە و پێکەوەژیانی پێکهاتەکانیشی بەردەوامە. سەردانی پاپا بۆ تەئکیدکردنەوە بوو لەم بنەمایانە. زۆریش دڵخۆش بوو بۆ پێشوازیە میلیە و نیشتیمانیەی کە لەلایەن گروپ و دەستە نیشتیمانیەکانەوە لی کرا لە فڕۆکەخانە. هەموو ئەمانە کەسێکی دڵخۆشکر و باشی دروست کرد بوو، چونکە عێراق هەمیشە با وڵاتی تونند و تیژی و کوشتن ناوی دەبرێت. هەموو ئەمانە سەرڕای هەموو ئاڵنگاریە سیاسی و ئەمنیەکان و دواتریش کۆڤید-19. وەڵامی ئەو پرسیارەیان دایەوە کە عێراق ناچێتە ژێرباری ئەو ناونیشانانە و بەردەوام وەک خۆی دەمێنێتەوە کە خەڵکەکەی سوورن لەسەر ژیان و پێکەوە ژیان و ئارامی. قەداسەتی پاپا زۆر دڵخۆش بوو بە دیدارەکەی عەلی سیستانی گەورە مەرجەعی نەجەف. دیدارەکە مێژووی بوو، دیدارەکە بەرجەستەی لووتکەی میانڕەوی و لێبوردەیی مرۆیی بوو. کاریگەری بەرچاویشی دەبێت بۆ سەر پێکەوە ژیانی عێراقیەکان لە ئێستا و لە ئایندەشدا. بەلای قەداسەتی پاپاوە سیستانی پیاوە چاکە خوازەکەی خوداوەندە و لایەنداری مرۆڤ دۆستی و میانڕەوی و مەدەنیەت و دانوستان و گفتوگۆیە. لە ڕاستیدا سەبارەت بە من و مستەفا کازمی سەرۆکوەزیران و هەموو ئەوانەی کە چاودێری سەردانەکەیان دەکرد ئەو بەشێکی بچووک بوو لەو ئەرکەی کە گەلێک چاوەڕی دەکات لەو ڕووداوە. پاپا هیچی بە ئێوەوت لە سەرمووسڵ؟ بە دڵنیایەوە پەیامی ئاوەدانی و پشتیوانی خۆی و ڤاتیکانی بۆ ئاوەدانکردنەوەی مووسڵ پێ بووە. چی پەیامێکیدایە ئێوە و سەرۆکوەزیران لە سەر ئەو شارە؟ سەیکە باسمان لە مووسڵ کرد. دوور لە هەندێک وردەکاری با پێت بڵێم. کاتێک قەداسەتی پاپا لە مووسڵ بوو لە پشتیەوە کەنیسە هەبوو. پێش 5 ساڵ ئەبوبەکر بەغدادی لەو شارە وتاری دەدا. ئێستا قەداسەتی پاپا هاتۆتە ئەوێ و موسڵمان و مەسیحیەکان لەوێ پێشوازی لێ دەکەن و تەئکید دەکەنەوە لەسەر پێکەوە ژیان و دووبارە بنیادنانەوە. ستەم بەردەوام نابێت، ئەوەی بەردەوام دەبێت خۆشەویستیە. بەڵام پاپا هیچی نەوت لە سەر ئەو میلیشیانەی لا مووسڵن؟ نا، قسەمان نەکرد لەسەر هێزە ئەمنیەکان و ئەو هێزانەی کە لەوێ بوون. بابەتە ئەمنیەکان ئیشی حکوومەت و پارێزگارە، منیش نامەوێت بچمە هەندێک وردەکاریەوە. ئەوەی مووسڵی ئازاد کرد شاوی ڕێزلێنانە. هەموو پێکاتەکانی عێراق لە مووسڵ بوونیان هەیە و بە شارێکی تێکەڵاو لە موسڵمانی سوننە و مەسیحی. هەشتی شعبی بە شێوەیەکی بەرچاو لەگەڵ پێشمەرگە و هێزەکانی هاوپەیمانان بەشدار بوون لە ئازادکردنی شارەکە. گرنگە مووسڵ گەڕاوەتەوە بۆ خەڵکەکەی. ئێستا ئەوان لەوێن. زۆر پێویستە پەلە بکرێت لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ شاری مووسڵ و قەزای شنگال. پرۆسەی گەڕانەوەکە وەک پێویست بەڕێوە نەچووە. کەمتەر خەمی و خەمساردی و خاو خلیچکی تێدا بووە. بەشێکیشی بۆ ئەو ئاڵنگاریانە دەگەڕێتەوە کە بوونەتە کۆسپ و بەربەست لە بەردەم پرۆسەکەدا، چونکە هێشتا نائارامی و پشێوی باڵی بەسەر شارەکەدا کێشاوە. بەڵام خەڵکی شارەکە خاوەنویستێکی جدین
لا گەڕانەوە بۆ زێدی خۆیان و حکوومەتیش هەموو هەوڵ و کۆشتێکی لەو پێناوەدا خستۆتە گەڕ. بەڵام دیسانەوە دەیڵێم کە ئاڵنگاریەکان زۆرن و هێشتا داعش مەترسیە لەسەر سنوورەکانی سووریا و شانە نووسەکانیان لە زۆربەی شوێنەکان هەن. بەڵام ئیرادەی ژیان و گەڕانەوە و ئاوادانکردنەوە ئیرادەیەکی جددی و بەردەوامە. باشە بەڕێ سەر و کۆمار چی لە پشت ئەو هەموو ئارامیەوە بوو لە کاتی سەردانەکەی پاپادا بینرا؟ خلال زيارة البابا يعني شو ماذا يكون لقاءات سياسية علاقات اتصالات هەموو پێگاتەکان گرنگیان بە سەردانەکەی پاپا داوە بە ڕووداوێکی باشیان دەبینی. ئەم سەردانە بۆ عێراق بوو بەڵام عێراقی خستە بەردەم هەموو جیهان. سەیکە بڕیاردرا بە پاکردنەوەی شەقامەکان ئەمە بڕیاری حکوومەت بوو بەڵام هەوڵێکی هاوڵاتیان و ژینگە پارێزان و فەرمانبەران بوو. ئەم سەردانە ڕووداوێکی گرنگ بوو بۆ عێراقیەکان و سوپاس بۆ خوا هەمووشت بە باشی تێپەڕی و بە شێوەیەکی شایستە میوانداری پاپا کرا. ئەوەی سلماند کە عێراقیەکان لە توانایاندایە هەر شتێک بگۆڕن. بەبێ دەستێوەردانی دەرەکی حتمما دەزوەردانی دەرەکی لە خۆمانەوەیە و لە خۆڕا دروست نابێت. میلیشیا چەکدارەکان هەڵدەستن بە ئەنجامدانی کاری سەربازی و موشک دەهاوێژن. ئەمە چۆن پێناسە دەکرێت لە سیاسەتدا؟ من بەو جۆرە پێناسەی دەکەم کە لە کۆتاییدا ئیرادەی خێر و نیشتیمانی و بەرژەوەندی گشتی سەردەکەوێت. لە کۆتاییدا لە مرۆڤدا دوو پاڵنەر هەیە و کۆی کۆمەڵگاشدا بەش بووە بەسەر ئەو دوو پاڵنەرەدا. بەڵام من دەڵێم نامەوێت تەنها لەسەر 3 ڕۆژی سەردانی پاپا قسە بکەم، بەڵکو ئێمە هەمیشەیمان دەوێت عێراقیەکان شایستەی باشترن لەوەی کە ئێستا هەیە. عێراقیەکان دەوڵەتێکی خاوەن سەروەریان دەوێت. عێراق وڵاتێکی گرنگە و وڵاتی دوو ڕووبارە. باشە تۆ لە وتارداندا زۆر سرنجڕاکێشیت و وتاردانی سرنجڕاکێشیش لە بنەڕەتدا دەوڵەت بنیاد دەنێت. چۆن دەکرێت ئەم دەوڵەتە لەگەڵ ئەم میلیشیا چەکداریانەدا بنیاد بنرێت لە کاتێکدا لە زۆربەی حاڵەتدا ئەوان بەهێزترن لە دەوڵەت؟ خاتون ناکرێت سێری ئەمڕۆ بکەین بەبێ سێرکردنی ڕابردووی ئەم وڵاتە. داوات لە یەکەم لێم تێبگەیت و بابەتەکان لەم چوارچێوەیەدا هەڵسەنگێنیت. لە ساڵی 68ەوە وەڵا لە ساڵی 58ەوە کاتێک کە حکمی پادشایی کۆتایی هات و چوینە نێو حکمی کودەتا سەربازیەکانەوە لە عێراق، دڵنیام کە لەگەڵ حکمی حیزبی بەعس لە 68 و دواتریش کە لە ساڵی 79 سەدام حوسێن حکمی گرتەدەست و شەڕی عێراق و ئێرانی دراوسەی بەرپا کرد. ئەگەر حسابی بکەین لە شەڕکردن لەگەڵ کورد لە ساڵی 74ەوە واتە 45 ساڵ دەکات. 40 ساڵیش بەسەر شەڕی ئێراندا تێدەپەڕێت. لەو کاتەوە ئەم وڵاتە با شەڕ و کوشتن و توندوتیژی و خوێن ڕشتندا تێدەپەڕێت و تەنها ڕۆژێکی بە ئارامی تێنەپەڕیوە کە ڕووداوێکی ئەمنی و ترسناک و گەورە ڕووی نەدابێت. هیچ وڵاتێک وێران نەبووە وەک ئەوەی عێراق وێران بووە. دەمەوێت شتێکت پێ بڵێم، ئێرهاب وڵاتەکەمانی داپۆشیوە. گروپی چەکداری دروست دەکرێن لە پێکاتە جیاوازەکان. دۆخێکی نەئاسایی و جیاوازە. پێویستی بە چارەسەرکردن هەیە لەلایەن دەوڵەتەوە. عێراق ناتوانێت ئارام بێت بەبێ بوونی دەوڵەتێکی بەتوانا و خاوەن سەروەری تەواو. مەبەستم لە دەوڵەتی خاوەن سەروەری دەوڵەتێکە کە توانای چەسپاندنی یاسای هەبێت، چەک لە دەستی خۆیدا کۆ بکاتەوە و بتوانێت سنوورەکانی بپارێزێت. ئەم دەوڵەتە ساڵانێکی زۆرە نەبینراوە. ئێمە سەرقاڵی بنیادنانەوەین و بەپێی پێشبینی من ئێستا ڕێکەوتنێکی نیشتیمانی و کۆبوونەوەیکی نیشتیمانی هەیە. ناڵێم ڕێکەوتنی سیاسی، دەڵێم نیشتیمانی. گەلی عێراق لە مووسڵ و بەسڕە و نەجەف و سلێمانی و بەغداد و هەولێر دەوڵەتێکی بەهێزی دەوێت کە بتوانێت بیپارێزێت و سنوورەکانی بپارێزێت. دەوڵەتێکی خزمەتگوزار بێت بۆ نەوەکانی و سەرچاوەکانی داهاتی بۆ وڵات بێت. عێراقیەکان فەوزایان ناوێت. ئێمە لە بنیادنانی ئەوەداین و لە بەردەمماندا سەختی و ئاڵنگاری هەیە. هەڵبژاردننی داهاتوو پێویستی بە ئیرادەیەکی نیشتیمانی بەهێز هەیە و پشتیوان بەخوا لە هەڵبژاردننی داهاتوودا ئەوە بنیاد دەنێن کە داوای دەکرێت. بڵێ من لە وتارەکەمدا لە سەردانەکەی پاپا باسم لە دۆخی واقعی عێراق کرد. قسەم لەسەر ئاڵنگاریەکانی بەردەممان کرد. باسیشت لە میلیشیاکان کرد؟ بەڵێ باسی هەموو کێشە ئەمنیەکانم کرد کە ڕوبەڕی عێراق دەبنەوە. بڵێ دەوڵەت دەبێت دەوڵەتی خاوەن بڕیار بێت. دەبێت دەوڵەت خاوەنی مەرجعیەت و بڕیار بێت. دەمەوێت شتێکت پێ بڵێم، عێراق لانی کەم لە جەنگی ئێران و عێراقەوە بووەتە گۆڕۆپانی شەڕ و مەلملانێ و سەرچاوی کێشە و گرفتە بۆ زۆربەی وڵاتانی دەوروبەر. لەگەڵ ئەوەش وڵاتانی دەرەوە دەزوەردانی زۆریان هەبووە لە عێراق. ئێمە سەرمایە و وزە و توانا و ڕۆحمانداوە بۆ یەکلاییکردنەوە و تەسفیاتی حسابی ئەوانی تر. ئێستاش بەردەوام من؟ بەڵام پێش جەنگی ئێران عێراق ڕۆڵی سەرۆکۆمار لە هەموو شوێنێک هەبوو. نا بەڵام لە کوردستان لە پێش 75ەوە شەڕ هەیە، واتە لە 74ەوە
سەدام حوسێن ڕۆیشت لەگەڵ شای ئێران ڕێککەوت بۆ کۆتایی هێنان بە شۆڕش. خۆ ئەمە پێشجەنگی عێراق ئێران بوو. مەبەستمە بڵێم دۆخی عێراق دۆخی ناوچەکەش بەگشتی ئارامی بەخۆوە نەدیوە. دەتوانم بڵێم لە 58ەوە بە دڵنیایی تا ئێستا عێراقیەکان ڕوبەڕووی توندوتیژی و کۆمەڵکوژی و جینۆساید بوونەتەوە لەسەر دەستی ڕژێمی پێشوو. ئێستا و دوای 7 ساڵ لە ڕوخانی ڕژێمی سەدام دۆخێکی نوێ هاتووەتە پێش. نامەوێت پاساو بهێنمەوە بۆ ئەو دۆخەی کە کەموکڕی هەیە لە سیستەمی حکومدا. سیستەمی حکوم پێویستی بە چاکسازی بنیادنەرانە هەیە کە ئەم حکومڕانیە هی خەڵکی باکوور و ناوەڕاست و کوردستانیش بێت. بەڕاستی عێراقیەکان شایستەی باشترن لەوەی ئێستا هەیە لە وڵاتێکی دەوڵەمەند و خاوەن سەرچاوەی زۆری سروشتی و توانای مرۆیی زۆر. هەر بۆیە سەردانی پاپا سەلماندنی ئەوە بوو کە عێراق دەتوانێت باشتر بەرهەم بهێنێت لە ئیرادەی خێر و چاکەخوازی. حق أن يكون أفضل وربما زيارة البابا رسالة أننا قادرون على ذلك إن توفرت الإرادة الطيبة والخير لهذا البلد. اغتيالات، ميليشيات، سلاح خارج الدولة، وبدكم تعملوا انتخابات.